بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 64 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بۆ شیکاری پرسیاری 6 هەتا 8 بەکاربێنە. مەبەستی ئەو خشتەیە لێرە دەربارەی پلەکانی گەرمە لە شاری دۆکان لە ڕۆژەکانی دووشەممە و سێشەممە و چوارشەممە و پێنجشەممە. پلەی گەرمیش بەو جۆرەیە. ئێستا پرسیاری ژمارە 6 ئەگەر ویستت هێڵی ڕوونکردنەوەی بۆ ئەم پێدراوانە دروست بکەی چ ناونیشانێکی بۆ هەڵدەبژێری؟ ناونیشان بۆ هەردوو تەوەرەکە چییە؟ دوو تەوەرم هەیە لێرە، تەوەری ئاسۆیی کە ئەوهایە لۆ لای ڕاست دەڕوا، تەوەری ستونی کە دەچیتە سەرەوە، هەنگاو بۆ لای ڕاست، پەیژە بۆ سەرەوە. تەوەرەکان دەتوانم ناویان لێنێم، تەوەری ئاسۆیی ناوی لێدەنێم ڕۆژ یان ڕۆژەکان، تەوەری ستونیش ناوی لێدەنێم پلەی گەرمی بە پلەی سەدی، ناونیشانی هێڵی ڕوونکردنەوەیش ناوی لێدەنێم پلەکانی گەرمە لە شاری دۆکان. ئەو ناوانەی لێدەنێم. ئەو پرسیاری 6. پرسیاری 7 پەیژەیەک لە تەوەری ستونی هەڵدەبژێری، هەنگاوەکە چییە؟ هەنگاوەکە لێرە ئەمن کەمترین ژمارەم 34، زۆرترین ژمارەشم 38، ڕەنگە هەنگاوەکە هەر دوو دانە، هەر هەنگاوەی دوو پلەبی یان یەک پلەبی بەپێی ئەوەی چەند کاغەزم هەیە، چەند جێگەم هەیە. ئەمە لێرە بزانە کوم دانایە هەنگاوەکە. یان هەنگاو مەبەستی لێرە تەوەری پەیژەیەک لە تەوەری ستونی هەڵدەبژێری، هەنگاوەکەش چێ؟ چونکە پەیژەکە هەنگاوەکانی جودایە لەگەڵ هەنگاوی ئاسۆیەکە. ئەگەر تەمەشاکەم لێرە ناونیشانەکە پلەکانی گەرما لە شاری دۆکان، پەیژەکە واتە تەوەری ستونی ناوم لێنا پلەی گەرمی، تەوەری هەنگاوەکان ناوم لێنا ڕۆژەکان یان ڕۆژ، دووشەم و سێشەم و چوارشەم و پێنجشەم هەر هەنگاوەی ئەوها لۆ لای ڕاست دەڕوا. لێرە هەتا ئەو سەوزە هەنگاوەک، دوو هەنگاو، سێ هەنگاو، چار هەنگاو. پاشان پەیژەکەش دوو دەچمە سەرێ، وەکو دەبینێن لە 30 دەستم پێ کرد، 30، 32، 34، 36، 38، 40، 42، 44 هەتا دوایی. لێرە ئەمن ستونەکە لە سفرەوە دەستم پێ نەکردیە، بەڵام نەمتوانی هێڵەکەی بپچڕێنم، هێڵەکە پچراو نییە، هەرچەندە لە سفریش دەستم پێ نەکردێت، چونکە ناتوانم هێڵی پچراو دروستکەم بەو پرۆگرامەی کە ئەمن هەمە بەداخەوە. بەڵام خوێندکاریژیر ئەتوو لە کاتی دروستکردنی ئەو پەیژەیە دەتوانی ئێرە تۆزێک بپچڕێنی هەتا دیاربی کە لە سفرەوە دەستت پێ نەکردیەوەتە ئەو هێڵەکی ڕاست و ڕاست نەبی، وەکو ئەوەیە شکاوبی لە لای خوارەوەی، وەکو ئەوەی وایە هێڵەکی شکاوبی لێرە ماوەک بهێڵیەوە بیپچڕێنی، بەڵام ئەمن نەمتوانی. ئێستا دەچم جوتە ڕێک خراوەکەی دادەنێم بە خاڵ، واتە دووشەممە 38 پلە بوو، دەچم دەخینمەوە لەو خشتەیە، دووشەممە 38، سێشەممەش 36،
دووشەممە دووشەم 38 لێرە دایدەنێم 38 ئەوە 38 سێشەم 36 ئەوە سێشەمە ئەوەش 36 ئەو جە چوارشەم ئەوە چوارشەمە 34 و پێنجشەمیش 36 پاشان خاڵەکان بە هێڵک بە یەکتر دەبەستم هەرچەندە ڕەنگە ئاسان نەبی لۆ من هێڵەکەی بە ڕاست و ڕاستی بچێشم بەڵام هەوڵ دەدەم هێڵەکەی بچێشم بە ڕاست و ڕاستی هەتا پێم بکرێ ئەوها خاڵەکان بە یەکتر دەبەستم ئەوها ئەوجە ئەوها و ئەوها ئەوە هێڵەکەم کێشە لە مابەینی خاڵەکان وەکو دەبینین یەکەم جار پلەی گەرمی نزم دەبیتەوە دوایێ بەرز دەبیتەوە تۆزەک ئێستا پرسیاری 8 ئەگەر وەڵام دەمەوە ڕۆژەکان کە لە خوارەوەی وێنە ڕوونکردنەوەی یەکە دەردەکەون کامانن بێگومان دووشەممە و سێشەمە و چوارشەمە و پێنجشەمەنە ڕۆژەکان ئاوهایە ئێستا دێمە لای هێڵی ڕوونکردنەوەی بۆ هەر کۆمەڵێک لە پێدراوەکان بکێشە پێدراوەکان دیار بکە لەسەر وێنەی ڕوونکردنەوەی یەکەتدا پێناسەش بکە پرسیاری 9 تێکڕای بارانبارین بە سەنتیمەتر لێرەش سەنتیمەتر زۆر بە نازام کو نووسرایە نازام کو دەتوانی بخینیەوە ئەو وشەی سنتیمتر نابی ئەوها ئەوەندە هەڵە لە ئیملای هەیە سنتیمەتر ئەوها دەنووسرێ سنتی و مەتر مەتر نەک متر خۆ عەرەبی نییە سنتیمەتر مانگەکانم هەیە لاتەوەری ئاسۆیی دیسان ئەو ناوە خۆشانە هەیە کانونی دووەم و شوبات و ئادار و نیسان هیچیان ناوی کوردی نینە تێکڕای بارانبارین 2 سانتیمەتر 3 سانتیمەتر 2 سانتیمەتر سانتیمەتر و نیوەک کەمترین شت سانتیمەتر و نیوەکە ئەمن هێڵی ڕوونکردنەوەی کەم بەو جۆرەیە خوێندکاری ژیر تەماشێکەین لە لێرە ئەو جارەی لە سفرەوە توانیم دەست پێکەم پەیژەکەم نیو سانتیمەتر نیو سانتیمەتر دەستە سەرەوە نیو یەک یەک و نیو دوو دوو نیو سێ و نیو چوار ئەوها دەستە سەرێ هەنگاوەکانیشم مانگ بە مانگ دەچنە لای ڕاست کانونی دووەم شوبات ئادار نیسان باشتر وا بۆ بنووسم مانجی یەک و مانجی دوو مانجی سێ مانجی چوار ئەو جە بارانبارینەکەش لێرە بە سانتیمەتر تێکڕای بارانبارینیش نووسیتم کە وەکو ناونیشانی هێڵی ڕوونکردنەوەی ئێستا ئەوەی لەسەرمە خاڵەکان بە یەکتر ببەستمەوە بەڵام با یەکەم جار تەمەشاکەم بزانم ڕاستم کردێ یان نا جووتە ڕێکخراوەکە کانونی دووەم دوو بزانم وایە کانونی دووەم دوو شوباتیش سێ شوباتیش سێ ئەویش ڕاستە ئادار بزانم دووە ئاداریش دووە ئەویش ڕاستە نیسانیش یەک و نیوە نیسانیش یەک و نیوە ئەویش ڕاستە ئێستا خاڵەکان بەهێڵ بە یەکتر دەبەستم ئەگەر توانیم ئەوها بە یەکترم بەست خاڵەکان بە یەکتر بەستران بە هێڵاک وەکو دەبینم ڕێژەی بارانبارین لە مانجی شوبات زۆرترینیانە پاشان تۆزە کەم دەبیتەوە
ئەو جا هەر پرسیارەکەم لێ بکەن دەربارەی بەرزترین یان زۆرترین ڕێژەی بارانبارین لە کام مانگە دەبی بزانم مانجی شوباتە، کەمترین یان لە کام مانگە مانجی نیسانە. ئەو شتانە لێم بپرسن دەبی بتوانم وەڵام بدەمەوە. پرسیاری 10 ئۆتۆمبیلە فرۆشراوەکان لە مانگێکدا. لە مانگێکدا وابزانم باش نییە وەکو سەردێر وەکو ناونیشان بۆ ئەو خشتەیە باش نییە لە مانگێکدا دەبا نووسرا بە ئۆتۆمبیلە فرۆشەکان لە چەند مانگێکدا ئەو جەمانجی ئەو مانگە و ئەو مانگە و ئەو مانگە و ئەو مانگە. لەو مانگە جوتە ڕێکخراوەکان تئی 1 18 تئی 2 27 کئی 1 35 کئی 2 25 ئەوە جوتە ڕێکخراوە واتە ئەوە خاڵە. ئەو خاڵە دەبی بزانم کودای دەنێم. لێرە ئەمن دروستم کردیە تەوەری ئاسۆیی مانگ ناونیشانی هێڵی ڕوونکردنەوەی ئۆتۆمبیلی فرۆشراو لێرەش ژمارە تەوەری ستونی ئەو سۆرە لێرە لە سفرەوە دەستم پێ کردیە پەیژەکەم دەدا دەچیتە سەرەوە دەشمتوانی ئەوەی ڕاستیبی 5 بەڵام ئەمن تەنیا ژمارەی دەمنووسی دەمتوانی بنووسم لێرە بنووسم 5 10 15 20 25 30 35 بەڵام ئەمن نەمنووسیە تەنیا نووسیتم 10 20 30 ئەو هاش دەبی بەڵام بەخۆم دەبی بزانم ئەگەر بۆ وێنە جوتە ڕێکخراوەکە تئی 1 دەکاتە 18 دەبی بزانم 18 چێە ئێرە 10 ئێرە 15 ئێرە 20 لە مابەینی 15 و 20 18 هەیە لێرەیە چونکە 15 16 17 18 19 20 واتە لێرێ لە ناوەندە و ناوەندەیە. لەم جوتە ڕێکخراوی دووەم دوو دەکاتە 27 بوو یان 28 بوو 27 دەتوانم ئالێرەی بنووسم چونکە ئێرە 25 ئێرەش 30 کاتە 27 لێرەیە لەو ناوەندەیە واکەی 1 کردیا 35 واکەی 2 کردیا 25. ئێستا تەنیا خاڵەکان بە یەکتر دەگەینم بەهۆی هێڵێکی ڕاست لێرە هەتا ئێرە لێرە هەتا ئێرە لێرەش هەتا ئێرە تەواو. پرسیاری 11 ئامادەبوانی یاری خلیسکینە لێرە نووسرا خلیسکینە چونکە لە ئیملا باش نینە هەروەها دەنووسرێ. 7 ژمارەی کەسەکان هەفتەی یەکەم هەفتەی دووەم هەفتەی سێەم هەفتەی چارەم هەفتەی پێنجەم. جوتە ڕێکخراوەکان هەفتەی یەکەم 150 کەس هەفتەی پێنجەمیش 185 کەواتە ئەمن کەمترین شت 150 زۆرترین شت 185 دەبی بزانم ژمارەکانی خۆم دادەنێم لەسەر تەوەری ئاسۆی هەفتەی دادەنێم لەسەر تەوەری ستونیش ژمارەکان دادەنێم بەو جۆرەی ژمارەی ئامادەبوانی یاری خلیسکێنە ژمارەی کەسەکان و هەفتە لێرە ئەو تەوەرە سەوزە ئەو تەوەرە سۆرە ئەمن لێرە لە 150 دەستم پێ کردیا لە سفرەوە دەستم پێ نەکردیا بەڵام هێڵەکەم نەپچڕاندیە ئەگەر ئەو هابی ڕەنگە زیاتر دیاربی پچڕایە بەڵام نەمتوانێبی پچڕێنم ڕەنگە ئەوها بتوانم بە جۆرەك بی پچڕێنم هێڵەکەی هەتا تۆزەک دیاربی ئەوها هێڵە پچراوەکە واتە لە سفر
دەستم پێ نەکردیە چونکە سفر بەخۆی لە خوارەیە لێرە ئەوها دەتوانم ئەوجا سفرەکەشدانێم هێڵەکەشم پچڕاند ئەوها هێڵەکەی دەپچڕێنی خوێندکاری ژیر. ژمارە کەسەکان لێرە 155 پەیژەکەم 5 دەچیتە سەرەوە 160 165 170 175 180 185 190 195 هەتا دوایی پاشان هەفتەی یەک 150 کەس هەفتەی دوو 155 هەفتەی سێ 165 هەفتەی چار 180 هەفتەی پێنج 185 ئێستا هەنگاوەکانیشم هەفتە بە هەفتە دەچمە لای دەستی ڕاست بێگومان دەبی ئەو مەودایە لە مابینی ئەو هێڵانە وەکو یەکبی نابی یەکەک نێزیک بی یەکەک دووربی هەروەها پەیژەکانیشم دەبی وەکو یەک بەسەرکەون. ئێستا خاڵەکان بە یەکتر دەبەستم ئەگەر توانیم ئەو خاڵە بەو خاڵە بەو خاڵە بەو خاڵاوە بەو خاڵە ئێستا ئەوها وێنەکەم دروست کرد دێمە لای پرسیاری 12 خەرجی مانگانەی مۆبایل بە 1000 دینار لەسەر تەوەری ئاسۆی مانگەکان نیسان ئایار حوزەیران تەموز ئاب لەسەر تەوەری ستونیش واتە پەیژە گوژمەکان کەمترین شت 80000 دینار زۆرترین شت 105 دینار. بزانم دروستم کردیان نا لە 75ەوە دەستم پێ کردیا دەتوانم لێرە نووسیتم تەوەری ئاسۆی ستونی گوژمە 1000 دینار 1000 دینار و تەوەری ئاسۆی مانگەکان لە نیسانەوە دەستم پێ کردیا نیسان ئەیار حوزەیران تەموز ئاب لە مانجی نیسان هەشتایە مانجی ئەیار سەدە زانم وایە نا نیسان هەشتا ئایار سەد 95 و 90 حوزەیران 95 تەموزیش 90 ئابیش 105 پەیژەکەم کووە 5 دەچمە سەرێ لە سەفریش دەستم پێ نەکردیە دەبی ئێستا ئەمن ئەگەر توانیم ئەو هێڵەی پچڕ بکەم ئەوها تۆزەک ئەو جا هێڵەکەم بپچڕێنم ئەوهای لێ بکەم هەتا دیاربی کە ئەمن لە سفر دەستم پێ نەکردیە ئەو جا بنووسم سفر لە خوارێ لێرە بنووسم سفر ئێستا باشتر دیارە گوژمەکەش دەبی لێرە بنووسم هەتا دیاربی لەگەڵ هێڵە ئاسۆی ستونیەکەمە خەرجی مۆبایلیش وەکو ناو نیشان ئێستا خاڵەکان بە یەکتر دەبەستم ئەو خاڵای دەبەستم ببورن باش نەبوو ئێستا خاڵەکانم بە هێڵێک بە یەکتر بەست وێنەکە بووە هێڵی ڕوونکردنەوەی زۆر بە ئاسانی دیارە لە کام مانگ خەرجی مۆبایل لە هەمویان زیاترە لە مانجی ئاب کە دەکاتە 105 لە هەمویان کەمتر مانجی نیسانە کە دەکاتە 80000 دینار هەنگاوەکانم مانگەکانە و پەیژەکەشم خەرجیە بە 1000 دینار
تەواو بووم لەو جۆرە پرسیارانە دێمە لای بەکارهێنانی پێدراوەکان هێڵی ڕوونکردنەوەی بۆ شیکاری پرسیاری 13 هەتا 19 بەکار بهێنا. پرسیاری 13 جوتە ڕێکخراوی کانونی یەکەم و 3 فاریزە 2 لە لای تۆ چی داگەیەنێ؟ چی دەگەینی؟ چی دەگەینی؟ چی دەگەینی؟ دەچمە لای وێنەکە، دەچمە لای کانونی دووەم، کانونی یەکەم و 3 فاریزە 2. ئەو خاڵە مانای چییە؟ ئەو خاڵە مانای لە مانجی کانونی یەکەم ڕێژەی بارانبارین بە سنتیمتر 3 سنتیمتر و فاریزە 2 بوو. ئەوە دەگەینی چەند بارانباری لە مانجی 12 چەند بارانباری، ئەوەندە بارانباری. ئێستا دەچمە لای پرسیاری 14. ناوەندە بارانبارین لە شاری دۆکان، لە شاری لێرە نووسرایە دوکان، لێرەش نووسرایە دۆکان. ئەوها ناوی شارەکانمان دەبی یەک ناوبی، هەمومان بە یەک ناو بانجیان بکەین، بە یەک نووسین، بە یەک ناو. لە مانجی ئازار لێرە نووسرا ئازار، لێرە نووسرا ئازار، لێرەش نووسرا چ؟ ئادار. لێرە ئازاری هەیە، لێرە ئازاری نییە. ناوەندی بارانبارین لە شاری دۆکان لە مانجی ئازار تا مانجی ئایار زیاد دەکات یان کەم دەکات؟ وەکو دەزانی؟ چۆن دەزانی زیاد دەکات؟ چۆن دەزانی کەم دەکات؟ ئەمن دەچمە لای مانجی 3 و دەچمە لای مانجی 5. مانجی 3 بارانبارین 3 فاریزە 4 سانتیمەترە. لە مانجی 5ش 2 فاریزە 8 سانتیمەترە. کامە زۆرترە؟ مانجی 3 بە چەند دەتوانم لێدەرکردنەکەش ئەنجام بدەم؟ 3 فاریزە 4 2 فاریزە 8 لێ بڕوە 14 8 لێ بڕوە 6 و 2 لێ بڕوە 0 بە 0.6 لە 10 سانتیمەتر بارانبارین زیاتر بووە لە مانجی 3 هەتا مانجی 5. مانجی 5 کەم بوویتەوە. کو دەزانم کەم بوویتەوە؟ چونکە خاڵەکە لە سەرەوە ترە، خاڵی مانجی 3، خاڵی مانجی 5 لە خوارێترە و چونکە هێڵەکە بەرەو خواردێ ئەوها کەم دەبیتەوە، دیارە. پرسیاری 15 ئەگەر پێدراوەکان ناوەندی 2 فاریزە 2 لە مانجی حوزەیران تێدا بیت، ئایا وێنە ڕوونکردنەوەیەکە دەگۆڕێ؟ چۆن هێڵەکە لە وێنە ڕوونکردنەوەیەکە دەگۆڕێ؟ واتە ئەگەرە من مانگەشکەشم زیاد کرد لێرە بۆ وێنە مانجی 6 کە بارانبارین زۆر کەمە 2 فاریزە 2، ئەو کاتە ناتوانم خاڵەکە لەسەر ئەو تەوەرانە دانێم لەبەر چ؟ چونکە ئەمن کەمترین شت 2 فاریزە 6 هەیە، واتە وێنەکەی دەبی بگۆڕم، ئەمن بە 2 فاریزە 2 دەست پێ بکەم. ئەو کات دەبیتە 2 لێرە دەبیتە 2
ڕەنگە ئەو کات دەبی 2 بڕۆم 2 4 و 2 6 و 2 8 و 3 وا 3 و 2 3 و 4 و 3 و 6 و 3 و 8 و 4 و شتیوە دەبی وێنەکەی بگۆڕم بێگوما وێنەکە دەگۆڕدرێ ئەو کات دەبی بگۆڕم چونکە ئەمن لێرە 2 فاریزە 2 نییە لەسەر تەوەری ئاسۆی لەسەر پەیژەکان. پرسیاری 16 جیاوازی نێوان بارانبارین لە مانجی کانۆنی دووەم و نیسان چەندە؟ دەچمە لای کانۆنی دووەم کە ئێرەیە نیسانیش چێندەرە نیسانیش ئێرەیە. ئایا جیاوازیەکە چەندە؟ لە کانۆنی دووەم بارانبارین 3.5 سانتیمەترە لە مانجی نیسانیش بارانبارین تەنیا 3 سانتیمەترە جیاوازیەکە 0.5 سانتیمەترە چونکە 3.5 سێی لێ بڕوە داکاتە 0.5 جیاوازیەکە 0.5 سانتیمەترە. ئێستا پرسیاری 17 بارانبارین لە شاری دۆکان لە مانجی کانۆنی دووەم هەتا مانجی ئایار ڕیزی بکە کانۆنی دووەم هەتا ئایار کانۆنی دووەم شوباط ئادار نیسان ئایار بەڵام چونکە نووسرایە ڕیز بکە واتە لە گچکەوە هەتا گەورە ڕەنگە ئەوها ڕیزکردن بی لە هەمویان کەمتر 2 فاریزە 8 دەنووسم 2 فاریزە 8 پاشان 3 فاریزە 0 ئەوجا 3 و 3 لە شوباط پاشی هەنجی 3 و 4 ئەمن چکە جێمنیە لێرە دەنووسم 3 و 4 ئەوجە لە هەمویان دواترین شت 3 و 5 ئەوە ڕیزم کرد لە گچکەوە لۆ گەورەها 2 8 3 3 و 3 3 و 4 3 و 5 سنتیمەتر. ئەگەر ڕیزکردن بە مانایی ئەو مانایی بێ بێگومان دەشتوانین ڕیز بکەین لە گەورە لۆ گچکە ئەو کات لە هەمویان گەورەتر یەکەم جار دەنووسم دوایە ئەوە دوایە ئەوە دوایە ئەوە دوایە ئەوە. پرسیاری 18 هێڵی شکاوە لە ژێر تەوەریستونی چی دەنوێنێ؟ ئەوەی دەنوێنێ کە ئەمن لە سفرەوە دەستم پێ نەکردیە بە پەیژەکەی خۆم هەر ئەوەی دەنوێنێ. پرسیاری 19 دەهێڵمەوە بۆ خوێندکاران کەواتە هاتمە کۆتایی لاپەڕا 64 لەوانەیەکی نوێ باسی لاپەڕەیەکی نوێ واوانەیەکی نوێ هەتا ئەو کات هەر بژی.